خەڵکێک کە ئێستا برسیە، موچەیت خواردووە، ژیانی تەحتیم کردووە، دەتەوێت نوێنەرەکانیشی هاواری ئەوان نەگەیەنن. ئەمە هەموو ئەو کۆمپانیانەیە کە سەر بە گروپی کۆمپانیاکانی ستێرن کە بۆ خۆی دەوڵەتێکە، وەگەر داواکاری گشتی دەتوانێت لەسەر داهاتی ئەمە و سەرچاوەی داهاتی ئەمە تەحقیق بکە، ئەمە لە حکوومەت دەوڵەمەندترە. ئەمانە ئەبووە لە بەرامبەر ئەم برسیکردنەی خەڵکا لە ڕوویان نەهاتایە بڵێن ئێمە حکومڕانی ئەم وڵاتەی. هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەسکاتەوە. دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی 42,400 دەنگم هێناوە، بەڵام ئەمڕۆ 12 کورسی پەرلەمان کە 11یان پێک هاتەکان بوون، ئەویشیان کورسیەکی تری پێدراوە، بە هەر 11یان بە قەرنیوەی بەندە دەنگیان نەهێناوە. ئەمڕۆ پەرلەمانتارێک بە 194 دەنگەوە دەستی هەڵبڕی بۆ ئەوەی نوێنەرێکی خەڵکی کوردستان کە 42,000 دەنگی بێتەزویر و زیندوی هێناوە بترێتە دادگا. بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید وەرگیرایەوە. دڵنیاش بن ئەوانەی کە بیانەوێ بە هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی بترسێنن، ئێمە ئەوەمان هەڵبژاردووە، بە پێوە ئەمرین لەسەر چۆک ناژین.